ئازیزانی کورسانی و سڵاوتان لەبێت بەرنمەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. تەوری ئەمڕۆی بەرنمەکەمان تایبەتە بە چارەسەرکردنی کێشەی ئاژەڵانی بێلانە کە لە ئێستادا کۆمەڵێک ئاژەڵ دەبینین بێلانەن و بە ئاژەڵی بەرەڵا ناویان دەهێنرێت کە بەڕاستی بۆتە ئەوەی کە بێزاری بۆ خەڵک دروست کردووە. جا ئێمە کورتێک لەسەر و ئاژەڵانە باس دەکەین وەک گرافیکێک سەرەتا ئەگەر باس لە سەگ بکەین وەک هاوڕێی مرۆڤ یەکەمین ئاژەڵ و کە هاوڕێی مرۆڤ بۆ سەگە کە نزیکەی 15,000 ساڵ لەمەوبەر ماڵی کراوە. بەڵام ئەمڕۆ زۆربوون و بڵاوبوونەوەی سەگی بێلانە لە ئاوەدانیەکاندا بۆتە دیاردە و کێشەیەکی گەورەی دروست کردووە. ئەگەر باسی جیهان بکەین لە جیهاندا 900 میلیۆن سەگ هەیە، بەڵام تەنها لە سا 20 ئەم سەگانە ماڵی کراون. لە شارەکاندا 200 میلیۆن سەگی بێلانە هەیە کە هندستان ئەو وڵاتەیە کە گەورەترین ژمارەی سەگی بێلانەی تیادایە. ئەگەر باز لە مەترسیەکان بکەین، سەگی بێلانە هۆکاری لە سا 99 توشبوونە بە نەخۆشی هاری کە بەهۆیەوە ساڵانە 55,000 کەس لە جیهاندا گیان لەدەست دەدەن و زۆربەی قوربانیەکانیش منداڵن. دەیان جۆری ئاژەڵی کێوی و دەگمەن بەهۆی زۆربوونی سەگی بێلانەوە ئەوانیش بە هەمان شێوە مەترسی لەسەر لە ناوچوونیان هەیە. بە پێی وتەی بەرپرسانی ڤێتێرنەری و ڕێکخراوەکان لە پارێزگای هەولێر نزیکەی 15,000 و لە ناوشاری سلێمانیش 5 بۆ 6,000 سەگی بێلانە بوونی هەیە. دیارە کۆنتڕۆلکردنی ئەم سەگانە ئاسان نییە، چونکە ئەوەی کە باز دەکرێت سەگ ئەگەر خۆراکی باش و هەلومەرجی گونجاویان هەبێت بە خێرایی زیادەکەن، واتە ساڵانە 2 جار زاوزێ دەکەن و جاری 6 بۆ 8 گوتیلەیان دەبێت. کۆنتڕۆلکردنی سەگی بێلانە لە شارەکاندا و لە جیهانیشدا یەکێکە لە ئاستەنگە زۆر قورس و گەورەکان. لە عێراق یاسایەکمان هەبوو کە یاسای بەرەنگاربوونەوەی سەگی بێلانە بوو بە ژمارە 12 ساڵی 1970 کە ئەوان ڕێگەچارەی کوشتنی پەسەند کردبوو بۆ بنەبڕکردنی سەگی بێلانە. بەڵام لە ساڵی 2019 کارکردن بە میکانیزمی لە هەرێمی کوردستان ڕایگیرا. بۆ لەبەو دووە کاریان بەوە کرد کە نەزۆکردنی ئەم سەگانە و کردنەوەی شەڵدەری تایبەت بە سەگەکان کرایەوە. ئەگەر باسێک لە جۆری ئەو سەگانە بکەین بە پێی پۆڵێنکردنی جۆرەکانی لە جیهاندا 360 جۆری سەگ هەیە کە ئەمانە هەرێکیان شێوازی خواردن و شێوازی ژیان و ماڵیکردن و ئەمانیان هەمووی جیاوازە. بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا دەبینرێت بە تایبەت بۆ سەگە دڕندە و پۆلیسیەکان کە دەبینین ئەوانەی کە لە ئێستادا باخیان هەیە دەبینین سەگی دڕندە و سەگی پۆلیسی لە ناو ماڵەکانی خۆیان ڕاگرن کە ئەمەش مەترسێکی زۆر گەورەی بە تایبەت لە گەڕەکەکاندا دروست کردووە. نمونەی ئەمەش کەیسی لیای 10 ساڵانمان هەیە کە دواتر لە درێژەی بەرنامەکەدا لەگەڵ باوکیدا قسە دەکەین کە ئەو بۆ قوربانی ئەو سەگە دڕندانەی کە لە ناو گەڕەک و ماڵەکاندا هەبوون. بۆ ئەمە بەستە کۆمەڵێک میوان لەگەڵ من ئامادەیان هەیە کە ئەوانی شەرێک لە بەڕێزان دکتۆر عەبدولفەتاح حسێن مامۆستای زانکۆ زۆر بەخێر بێ، جوتیار فەتاح کۆمەڵناس، دکتۆر ئاوا سەردار لێپرسراوی هۆبەی ڤێتەرنەری بەکرەجۆ کە ئەمانە لەگەڵ من ئامادەیان هەیە و بڕیاریشە جوتیار ژاژڵەیش لەگەڵ ئێمە ئامادە بێ ئەگەر دواتر ئامادە بوو بە ئێوەی دەناسێنم. زۆر بەخێر بێن. پێش ئەوی بێمە لای ئێوە ئێمە گرتەیەکی ڤیدیۆیمان هەیە کە لەو گرتا ڤیدیۆیەدا ئەوە دەبینین کە لە تازەترین کەیسدا ئەو خوێندکارەی زانکۆ کە لە ناو حرەمی زانکۆدا سەگ پەلاماری دەدا. ئەو گرتە ڤیدیۆ دەبینین و لەگەڵتان فريش لا بدأ سبجولني ها لا بدأ سبجولني طاو باش داس يمك بص بەڵێ ئازیزان دووبارە سڵاوتانە بێت مەلای میوانەکانم دووبارە بەخێر بێن. دکتۆر با سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەم. هەمیشە کاتێک کە باس لە ئاژەڵ دەکرێت جا ئاژەڵی ماڵی بێ یاخودە و ئاژەڵە بێلانانە بێت بە شێوەیەکی گشتی هەمیشە لە ڕووی شەرعەوە، ینی تەرکیزەکە لە شەرع و لەبەر ئەوەی ئێمە کۆمەلگایەکی ئیسلامین پێویستە لەو ڕۆ شارەزایی تەواومان هەبێ کە دوو تێڕوانین هەیە. هەندێک پێیان وایە کە ئەم ئاژەڵانە نابێ ماڵی بکرێن، بۆیە بەو شێوەیە ئاژەڵی بێلانە و بەڕەڵا زۆر دەبێت کە گوناح نابێ بهێنرێنە ماڵەکانەوە. هەندێک تریش ڕەئی پێچەوانەی هەیە. جنابتان خوێندنەوەتان بۆ بابەتە چۆنە؟ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان. سەرەتا ئێمە پێویستە بزانین کە ڕوانگەی ئاینی ئیسلام تێڕوانینی ئاینی ئیسلام بۆ ئاژەڵ و گیاندارەکان بە شێوازێکی گشتی کە لە چه ئاستێکە ئیسلام حسابیان بۆ دەکات. خی پەروەردگار لە قورئانی پیرۆزە زۆر گرنگی بە جیهانی گیاندارەکان بە هەموو جۆرەکانی چێ ئەو گیاندارانی کە لە وشکانی یا لە دەریا یاخود لە هەوادا دەژین. خی گەورە پێمان دەفەرمێ وەما من دابەتین فی الأرض
ولا طائر يطير بجناحيه إلا أمثالكم هەرچی گیاندارێک هەیە کە لەسەر گۆی زەویدا دێت و دەچێت هەرچی گیاندارێک کە بە هەوادا دەفرێت و دەڕوات هەر هەمویان جیهانێکن وەکو ئێوە واتە جیهانێکن وەکو جیهانی ئادەمیزاد لە هەست لە شعور لە عاتیفە لە ژیان لە هەستکردنی دەرونی هەموو ئەم تایبەتمەندیانە کە ئینسان هەیەی هەموو گیاندارەکانی تریشیانە کەواتە بە پێی ئەم ئاەتی قورئانی پیرۆزخوای پەروەردگار فەرمامان پێ دەکات هەروەک چۆن پێویستە پارێزگاری لە ژیانی مرۆڤەکان لە هەست و نەستی مرۆڤەکان لە قەدری مرۆڤەکان بگیرێ بە هەمان شێوە هەموو گیاندارەکانیش ئەبێ ڕێزیان لێ بگیرێت و ئەبێ پارێزگاری لە هەموو مافەکانیان بکرێت بە شێوەیەکی گشتی ئیسلام مافی گیاندارانی کردووە بە 5 بەشەوە یەکەم مافی ژیان حەق الحیات دووهەم مافی تەندروستی لە ژیانیدا کابێل بواری تەندروستی ئەو گیاندارانە هەمووی بپارێزرێت و هەنگاوی بۆ بنرێت و هەروەها مافی ڕیعایە گرنگیدان بە ژیانی لە خواردن و خواردنەوە و هەروە حەق المەئوە شوێنی مانەوە کە ئەبێ بۆی دابین بکرێت و لە کۆتایشدا حەق و جید النەسل واتە لێکەوتە و زاوزێکردنیان بەڵام کاتێک ئەم حەقانی کە بۆ دیاری دەکراوە بۆی دەستەبەر ناکرێت شوێنی مانەوەی نییە شوێنی هەوانەوەی نیە خواردنی باشی نییە شوێنی ئیسراحەتی باشی نییە ئەم ئاژەڵە دەبێتە ئاژەڵێکی دڕندا کاتێک کە تۆ خواردنی باشی نادێتێ پەلاماری مرۆڤ دەدا دوجار بەڕاستی مرۆڤ ڕەنگە لە پێشتر بێ وەک لە ئاژەڵ و ئەوەی کە لە ئێستادا دەیبینین ئەمەیەکە ئەو کێشەی کە دروست بووە حەلەکە چییە؟ بەڵام ئێمە ئەگەر سەیرێکی گیاندارەکان بکەن بە شێوەیەکی گشتی دەبن بە 2 بەشەوە بەشێکیان ئەوەیە کە لە کەژ و کێوەکاندا هەن کە ئەمە تێکەڵ بە مرۆڤەکان نابن بەشێکیشی هەیە کە لەگەڵ مرۆڤەکاندان ئەم بەشەشی کە لەگەڵ مرۆڤەکاندان 2 بەشن بەشێکیان ئەوەیە کەوا ماڵیە و گۆشتی دەخورێت و ئینسان دەتوانێت بەکاری بهێنێت و یاخود گۆشتی ناخورێ بەڵام مسەخەر و ژێردەسێ بۆ ئینسانەکان سوودیان لێ دەبینێ مرۆڤایەتی هیچ کێشەیەکی نییە لەگەڵ ئەم جۆرە لە جۆرەکانی گیاندار بەڵام ئەوەی کە کێشەی تێدا هەیە ئەو گیاندارانە کە لەگەڵ مرۆڤەکان ئەژین بەڵام بەکار ناهێنرێن و گۆشتیان ناخورێ ئینسان سوودی لێ نبینێ بە شێوەیەکی گشتی جیاواز لەوەی کە بە شێوەی لەسەر ئاستی تاک سوود لە هەندێکی دەبینێ ئەمەش بە شێوەیەکی گشتی 2 جۆر ئاژەڵن کە لە درێژایی مێژووی مرۆڤایەتی لەگەڵ مرۆڤ تێکەڵن یەکێکیان سەگ یەکێکیان پشیلەیە ئەم 2 گیاندارە لەگەڵ مرۆڤەکاندا تێکەڵن ئاینی ئیسلامی پیرۆز جیاوازی کردووە لە بینی ئەم 2 گیاندارەدا لەبەر ئەوەی کە سەگ یەکێکە لەو گیاندارانەی کە مەترسی هەیە لەسەر ژیانی مرۆڤ لە ڕووی تەندروستیەوە چەندین ڤایرۆس و نەخۆشی لە خۆی هەڵ ئەگرێت و ئەیگوازێتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر ئاگاداری کردوونەتەوە لە تێکەڵبوون لەگەڵ ئەم جۆرە گیاندارەدا بە پێچەوانەی پشیلەوە کە لە ئاینی ئیسلامی پیرۆزدا ڕێگە دیراوە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئینه من الطوافین علیکم والطوافات پشیلە ڕێگان بدەن با تێکەڵتان ببن ئەمانە لەگەڵ ئێوەدا دەژین و توێژینەوە زانستیەکانیش طبیەکان کە لەوانەیە جەناب دکتۆر ئاماژەی پێ بدا ئەوەیە کەوا پشیلە نەخۆشی ناگوێزێتەوە تەنها یەک جۆر نەخۆشی نەبێ کەویش لە پاشەرۆکەکەیەتی کە ممکنە زەرەر بە ئینسان بگێنێ و طبیعەتی پشیلەش وایە کە پاشەرۆکی لە ناو گڵدا دادنێ کە دەفەرمێ ئەم گڵە ئەبێتە هۆی سڕەرەوە و شارەوەی ئەو جۆرە دەستخۆش دواتر ئەگەڕێم وڵات دکتۆر ئاواز ئەم کێشەیە بەڕاستی زۆر جار ڕەنگە بەرۆکی ئێوە بگرێت ئەو نەخۆشیانەی کە لە سەگەوە بە تایبەت لە ئێستا کاتێک وەزارەتی تەندروستیش ئاماژەی بۆ کردووە کە ئەم سەگانە نەخۆشی هاری بڵاو دەکەنەوە و ئامارەش کە من ئاماژەم پێکرد باز لەوە دەکا کە چەندەها کەس ساڵانە بەهۆی نەخۆشی هاریەوە گیان لەدەست دەدەن بەڵام ئەو کەسانەی کە پارێزەری مافی ئاژەڵانن ئەوان ئەوە ڕەت دەکەنەوە کە ئەم سەگانە نەخۆشی هاریان پێوە بێ ئێوە وەک پزیشکێک وەڵام تاچی بەڵێ دیاردەیەکی حاشا هەڵنەگرا ژمارەیەکی زۆر نەخۆشی هەیە لە نێوان گوازەرەوە تەبعاً لە نێوان ئاژەڵ و مرۆڤە سەگیش بێ بەش نییە لەو نەخۆشیە گوازراوانە 250 نەخۆشی هاوبەشەیە لە نێوان مرۆڤ و ئاژەڵە بەنسبەتی هاری سەگەوە نەخۆشیێکی ڤایرۆسیە کە چەند ئاژەڵێکی گۆشتخۆر ئەم نەخۆشیە هەڵگری ئەم نەخۆشیە ئەبن بڵین ڤایرۆسە خۆی لە ئەسڵا سەگ یەکێکە لەوانە ساگە بڵین گورگا ڕێویە ئەم نەخۆشیە بێگومانە گوازرێتەوە بە مرۆڤ یعنی ئەگەر سەگێک هەڵگری ئەم ڤایرۆسە بێ لە ڕێگەی بەرکەوتنی لەگەڵ مرۆڤە ئیتر ئایالیکەکەی بێ لە ڕێگەی گازگرتنەوە بێ لە ڕێگەی پێستێکی بریندارەوە بێ ئەگوازرێتەوە بە مرۆڤ و بەداخیشەوە نەخۆشیەکە نەخۆشیی کوژەرە هەم لە ئاژەڵە هەم لە مرۆڤە بەڵێ ئەگەر سەگێک ماڵی بێت بۆ ئەوەی کە لەم مەترسێ بە دوور بێت یعنی کوتانی تایبەتی بەڵێ کوتانی ساڵانە هەیە کە ڕێگریەکە لە توشبوون بەم نەخۆشیە کە و کەسانی کە سەگ بەخێوەکەن ساڵانە و هەندێک بەپی جۆری ڤاکسینەکە 6 مانگ جارێک یا ساڵی جارێک ئەم کوتانە ئەنجامێن ئەم سەگە سەلامەتە بێت لەم نەخۆشیە
باشە بەڵێ ئەو سەگانەی کە بە بێلانە ناو دەبرێن بەڵێ باس لەواکرێت کە کوتانیان بۆ کرێ تا چۆنەمە ڕاست سەگ کە بێلانە بوو بەداخەوە عنی خاوەنی نییە کابێ کوتان ناکرێت بۆ سەگی بێلانە چونکە یەکەم ژمارێکی زۆریان نەکراوە ناکرێت نەکراوە ژمارێکی زۆر حالیان لە ناو شاری سلێمانیا بڵاو بوونەتەوە چەند ژمارەیەکی کەم نەبێت کە لەلایەن ڕێکخراوەکانی ئاژەڵ دۆستەوە کوتاون یان ئەوانەی کە لە ناو شێڵتەرەکەن کە لەلایەن شارانی سلێمانیەوە دروست کراوە تەنها ئەو سەگانە کوتراون باکاتەکەی هیچی کوتانی بۆ ئەنجام نەدراوە کاش کاک جوتیار ئەگەر لە ڕووی کۆمەڵاتیەوە باسێکی ئەم بابەتە بکەین هەندێک وەک باسمان کرد هەندێک ئاژەڵمان هەیە بە تایبەت سەگ ماڵیە ڕەنگە جۆرە مامەڵە و ڕفتارێکی لەگەڵدا بکرێ و ئەو ئاژەڵانش کە دڕندن و لە دەرەوەن و بێلانن دەبێت بە شێوەیەکی تر مامەڵیان لەگەڵدا بکرێت بە تایبەت بۆ منداڵ ئەوەی کە گرنگە لە ناو خێزاندا و ئەو پەروەردەی کە پێویستە هەبێ بۆ مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵدا دەبێت چۆن بێ بە تایبەت سواز بۆ جەنابیشت بە تایبەت بۆ ئێمە باسی ئەو سەگاناکەین کە لەسەر شەقامەکان و بێلانن بەڵێ ڕاستەکەی بەر لەوەی وەڵامی پرسیارەکەی جەناب دەمەوە منەوە یەک مێژووی کێشەی ساگ لە ناو کۆمەلگای کوردیە یان ئەگە تەماشاکەی کێشەی ساگ هی ئێستا نییە هی سەدەی 21 نییە کۆنترە ینی شەڕە سەگ لە ناو کۆمەلگای کوردایەکێک بۆ لەو دیاردانەی کە بەداخەوە ینی مرۆڤ بوونەوەرێکە ئەوەندی دەستکاری تێکدانی هاوسەنجی سروشتی کردووە پێمانی هیچ زیندەوەرێکی تر ئەوەندە هاوسەنجی و باڵانسی زەوی و سروشتی تێکدابێ بەرمونە سیرەکەی بۆ ئارەزووی خۆی بۆ تێرکردنی حەز و خولای خۆی شەڕی سەگی کردووە شەڕی کۆمەڵێک ئاژەڵ و باڵندە و پەلەوەری وا بەکاردێنێکە لە بەرژەوەندی و لە پێناوی حەز و ویستی خۆی جگەلەوەی کە جەنابی کاک دکتۆر ینی کە ئاماژەی پێکرد لە ینی خواردن و بەکارهێنانی جگەلەوانە ئای سێرەکەی لە ناو کۆمەلگای کوردیا سەگ یەکەی بۆ لەو ئاژەڵانەی کە بەردەوام ینی مێژووی دووبارە بوونەوەی کێشەکانی دووبارە بێتەوە بنمونە چەندین بنەماڵەمان هەیە ئێستش کێشەی گەوریانەیە ینی بۆهۆی ئەوەی شەڕە سەگێک یا بەهۆی ئەوەی کە سەگێک پەلاماری یەکێک لە ئەندامەکانی دابێت کێشەی گەوری کۆمەڵایەتی لێکەوتۆتەوە هەتا گەشتۆتە حاڵەتی کوشتن چەندین جار ئەمە لە ناو کۆمەلگای کوردیا دووبارە بۆتەوە بۆیە گرنگە ینی خێزانی کوردی کاتێک ئەم دیاردەیە دەبینێت کە مێژوویەکی درێژخایەنی هەیە لە ناو کۆمەلگای کوردیا لەگەڵ ئەندامانی کۆمەلگەی کوردی پێویستە تێگەیشتنەکەی بگۆڕێ بەرامبەر بە شێوازی پەروەردەکردنی ئەندامانی و شێوازی مامەڵەکردنی منداڵ لەگەڵ سەگ کاتێک کە منداڵەوە گەورەش دەبێت یعنی بەداخەوە دێڵم ئێمە هێشتا ڕاستی شێوازی پەروەردەکردن و مامەڵەکردنەکانمان لەگەڵ مرۆڤدا هێشتا وەکو پێویست نییە چجیاوەی کە بەداخەوە لەگەڵ ئاژەڵ بەڵام کاتی نییە کاتێک تۆ ژمارەیەکی زۆر لەم ئاژەڵانت هەبێ کاتی ئەوە نیە شێوازی مامەڵەکەشمان بێگومان دەبێت مامەڵەکانمان بگۆڕیانی ئەمە دوێنێ لەگەڵ لەسەر ئەو بابەتە باسی ئەومانە کردیانی کە ئەڕووی بۆ وڵاتێک ینی وڵاتێکی پێشکەوتوو بنمونە ئەو باخانەی کە ئێستا لە کۆمەلگەی کوردیدا کە زۆر بوونە ینی تۆ نازانی لە ناکاو سەگێک پەلامارتەدا لە یەکێک لە ناحیەکانی هەرێمی کوردستان ماوەیەک بەر لە ئێستا کابراک ینی کاسبی کردووە لە ناو باخەکەی خۆی بەڵام سەگی دراوسەکەی پەلاماری دا و دەرچی خراپە ینی ئێستاژەوە تەندروستیان ناتەواوە ینی مەبەستم ئەوەیە بیڵێم کە ئەڕووی بۆ وڵاتی پێشکەوتوو ینی کە باخێکێ سەگی تایە چەندین ئاماژە هەیە ینی کە پێتەڵێ لەم باخەیە سەگ هەیە ئەولات جۆری سەگەکە وە شێوازی دڕندەیەکەی هەتا هەموو ئەوانت پێ ئەڵێت خاوەنی باخەکە چکە حکومەت ئیجباری کردووە بۆچی بۆی کە مەترسی نەبێت لەسەر مرۆڤ بەڵام ئێمە بەڵام ئێستا بینی لە ناو گەڕەکەکاندا سەگی پۆلیسی بە تاکید ینی کە ئەمە لە دەرەوەی عورف و عادەتی کۆمەلگەی کوردیە ینی جوانترین نمونە شوان و ئەو خاوەن ئاژەڵانن کە لە مێژووی مرۆڤاتیا سیرەکەی کاتێک لە کوێستانە گەڕێنەوە سەگەکانیان نایەنە ناولادەکان ئەمە چەند سەد ساڵێک بەر لە ئێستا بەردەوام ئەمە هەبووە بەڵام لە ئێستادا ینی بۆکو جنابەت ئاماژەت پێکە سیرەکەی لە ناوەڕاستی شارە ینی هاوڵاتیەکی ئاسایی ڕەنگە باخەکەشی پێویست نەبێت ئەمە ئاساییشمانەیە ئەمە برانی پۆلیسمانەیە کە ینی جێبەجێکاری قانون و یاسان لە کۆمەلگای کوردیا بەڵام هێشتا ئەو کللتورە ئەمە لە کوێ سەرچاوەگری علی وەردی پێی وایە ئێمە لە بەروی عقلیەتی لادەیی بەمانە کۆمەڵایەتەکەیە جنا عقلەتی لادەی عقلەتێکی باش و پێشکەوتووە بۆ لادێ بەڵام کە دێنە ناوشار هێشتا بەجێمان نێشتووە هەموو کللتور و دابوونەری تەلادەیەکان لەگەڵ خۆمانەیەنینە شار ئێستا بڕۆ بەشی زۆری ئەوانەی کە سەگیان هێنە ناوشارە چێن ئەوانن کە مەبەستم باشی و خراپی لادێ و شار نییە تەنها نمونێ کە لە دەرەوەی لاد شارەوە دێنە ناو شار ینی زەمنێک بەر لە ئێستا لە دەرەوەی شار ژیاون
کە دێن هێشتا ئەم کللتور و دابوونەریتە کۆمەڵایەتی کە لە لادێەوە هێناوێتی ناتوانێت دەستبەرداری بێ ئەمە بۆ زۆربەی شارەکانی هەرێمی کوردستان تەنانەت عراقیش ڕاستە بۆیە گرنگە خێزان کاتێک پەروەردی ئەندامەکانی دەکات ینی ڕاستە سەگێکەکە لەو ئاژەڵانێک کە پێویستە نەرمونیان ئەسڵە مرۆڤ دەبێ بوونەوەرێکی نەرمونیان بێ بەرامبەر بە سرور کۆی پێکاتەکانی سروش بەڵام دەبێ خۆپارێزیش بێت دەبێ بزانێت چۆن خێزان منداڵەکەی فێرکات چۆن ئەوی کە خۆی لە سەگە پارێزێ خۆی لە مارە پارێزێ ئەزانی کێشەکە چێ زۆر جارە و کێشەیە لەوە سەرچاواگرێکە ڕەنگە ئەو منداڵانە بە نموناگەر منداڵ بینەوە ئەوان دەست پێش خەرنەوەی کە تۆ کاتێک ئازاری ئەو ئاژەڵایت ئەویش ناچارە بۆ ئەوی پارێزگاری لە خۆی بکات ینی وەڵامت باتەوە ڕەنگە زۆر جار ئەمە لەوە دروست بێ بەڵام ئەوەی کە گرنگە ئەمە باس لەوە بکەین کە چۆن بتوانین مناڵەکانمان ڕابێنی لەسەر ئەوەی کاتێک کە ئاژەڵێکە بینن بزانن چۆن مامەڵی لەگەڵەکەن دەست خۆش دواتر گەڕێ وڵات کاک جوتیار ژاژلەی لە ڕێکخراوی پاکۆ زۆر بەخێر بی دیارە ئەمە پێشتریش بەرنامەمان کردووە بەڵام هەستەکەم لە ئێستا ئەرکی ئێوە قورستر بووە بەتایبەت وەک ڕێکخراوەکان کاتێک ژمارەیەکی زۆر لەم سەگانە لەسەر جادەکان و شەقامەکاندا دەبینرێت بەشێکی زۆر خەڵک یەکسەر ئەو قسەیەکەن کە دەڵێن کۆمەڵێک ڕێکخراو لە ئێستادا باس لە پاراستنی مافی ئاژەڵان دەکەن با ئەوان بێن ئەم سەگانە کۆ بکەن. زۆر باشە زۆر سپاس بۆ تۆ بۆ میوانان سڵاو لە بینەرانیش لە ڕاستیا من نیازم وایە تۆزێک ڕاشکاوانە و هاوڕێیانە و نانڕاستمی قسە بکەین لەبەرەوەی بەڕاستی زۆر دەمێک ئێمە لەسەرم مەجالە قسەکەین لە ڕاگەیاندنەوە بنووسین لە سۆشەڵ میدیاوە یعنی زۆر هیلاک بووین هۆکارەکەی وی ئاژەڵ دۆستەکان ئەوانەی لەم مەجاالای شەکەن وەک چالاکەوان وەک خۆبەخێژ وەک ڕێکخرا وەک گروپ بەڕاستی جگەلەوەی زۆر هیلاکن زۆر تاکباڵن لەگەڵەوەشە زۆر ینی زۆر ئیهانیان پێکرێ بەڕاستی و زۆر یعنی هیچ لایەنێک بە ئیش و بە هیلاکی ئەمان نازانێت لە کاتێکە ئەو ئیزافەی کە ئەمان ئەیخێنە سەر شاری خۆیان سەر وڵاتی خۆیان ئیزافەیەکی زۆرە یعنی بەڕاستی ئەمە پێفرۆشتنەوە نیە و ئێمە بە خۆبەخشی ئەم ئیشە ئەەکەیت بەڵام ئەوەی کە خەڵک وە پرسیارەکەی تۆش ڕنگدانەوەی کاردانەوەی خەڵکە ئێستاکە لێت کرد ڕێکخراوەکان ئەرکیان قورسە بۆچی حکوومەت ئەرکی قورس نەوێ ئەزانی بنەڕەتی ئەم کێشەیە چێلانەخان بنەڕەتی ئەم کێشەیە ئەوەیە ئەوانەی ئێمە پیان ئەڵێن لایەنە پەیوەندی دارەکان واتە پەیوەندیان بەم کێشەوە هەیە کە ئەیان دوێنی ئەڵێ پەیوەندی بێمۆ نییە ئەڵێ پەیوەندی بێمونی ینی من بەڵام هەر ئەو لایەنە پەیوەندی دارانەی کە جەنابەت باسییانەکەی ئامادەنین لە بەرنمەیەکی واشە پرسیاریان ئاڕاستە بکرێت وەڵام بنەوە ئەمە یەکەم بەرنامە نییە لانەخان من هەفتەی پێشوو لە میدیایەکی فەرمی بە ناوبانگی کوردستان بووم تەلەفۆن بۆ فەرمانگەی ڤێتەرنەری کراوە تەلەفۆن بۆ شارەوانی کراوە لە جیاتی تەلەفۆنێک تەلەفۆن ئەڵێ پەیوەندی بێمۆ نییە بۆ ئەرکی من قورس بێ لە کاتێکە خۆم و 20 خۆبەخشتی و خۆبەخشکە هەمویان کاسب و فەرمانبەر و خوێنکار و مامۆستای زانکۆ یعنی بۆ ئەبێت خەڵک پێی وای بێ چارەسەرکردنی کێشەی سەگی بەڕەڵا لە هەرێمێکی 4-5 شاریە لەسەر گروپێک و 10 کەس و 20 کەس و 30 کەسە یعنی بەجددی ئەمە ئەو پەڕی بێ ئینسافیەکە هەتا ئێستا کراوە و بۆیە ئێمە هیچ چانسێکمان لە دەست نەداوە کە بۆ گەیاندنی پەیامی ئێمە بووبێ و بەسەر بەرزانە و بە دەنگ دلێرانە هاتوین قسەی خۆمانمان کردووە ئەوانەی کە بەدەستنەوەیە نیو بند ئەیفۆر ئەبێ هەر هەمووی نووسراوە کە دراوە بەلایانی پەیوەندیدار وەڵامتان وەرگرتووە وەڵامان وەرنەگرتووە بە دڵنیایی وەرمان نەگرتووە یعنی بەشێکی پەیوەندی هەیە لە وەزارەتەکانەوە دابەزیوە لە وەزارەتی شارەوانیەوە کە ئێمە پێشتر چەند ساڵێک پێش ئێستا کە ڕۆشتین بۆ لایەن بۆ چارەسەرکردنی کێشەی سەگی بێلانە ئەیوت من دەدۆنم عەرزە دەیەمێ لە شاخێک لە دۆڵێک لە شوێنێک ئیتر تۆ من دوای ئەوەی کە ئیمزاکەم بۆ کردی ئیتر من لە هەر شوێنێ سەگ ببینم تۆ مەسئولی کاکە خۆ تۆ نایت عەرزەیەک بدەی بە سەرمایەداری خاوەنی ملیارێ دۆلار بێت پرۆژێکی تیا دروستکە ئەمە موقیفی پێش شێڵتەریان موقیفی وەزارەتی کشتتوکاڵ کە فەرمانگەکەی جەنابی دکتۆرە درێژکراوە یان سەر بە ئەکەوێتە چوارچەوەی ئەو فەرمانگەیەوە یعنی ئەوانیش بەڕاستی بە شێوک لە شێوەکان تاوانیان نییە من چوومەتە لای بەڕێوبەری فەرمانگە خۆم و چەند هاوڕەیەکی خۆبەخش سەرۆکی فەرمانگە بە نەس بەمنی وتووە پێداویستی لە ئێوە و هاوکاری لە ئێمە ڕستەیەکی زۆر ترسناکە بۆ ئەرکی من قورس بێ لە کاتێکاکە وتوێتی ئەوەی کە نووسەرێک یان وەرگێڕێک یان خۆبەخشێک لە 2 مانگە ئەیکا من لە 2 ساڵە ناتوانم بیکەم بۆ ئێمە تاوانباری یعنی ئەمەیە بێ ئینسافیەکە بەڕاستی ینی کێشەکان هەمووی لەوە دروست بووە وزایدەن بابەتی ینی زۆر ئاساییە تۆ لەسەر شتێک زانیاریت نەبێت ینی احتیاطی بەڵام هەڵبەتە ئەو لایەنی کە زانیاریان هەیە و پزیشکی بەڕێز و بەتوانیان هەیە ڤێتەرنەری و دکتۆراوات
خۆی یەکێک لێر بەڵام لایەنەکانی تر ئەوانەی کە پەیوەندی بە ینی هەیە ئیداری تر ئەوان بەس ئێمە چوینەتە لایەن تەنانەت من دڵنیام دکتۆر ئاواز و فەرمانگەی ڤێتەنەریش قسەیان لەگەڵا کردوون بەڵام ینی شێڵتەر دروست ئەکرێت لە 120 لەوە ناچێت کە تۆ بە زانستی ئەو پێشنیاری من دواترە گەڕێم وڵات باس لەواکەین کە ئەو شەڵدەرانی کە دروست کراوە و شارەوانیش خۆیان ڕوونکردنەوەیکیان لەو بارە بڵاو کردوەوە دواتر لەگەڵتان بەردەوامە ببوون لەسەر ئەو بابەتە گفتوگۆکەین من ئەچمە لای کاک عەلی ڕەحیم باوکی لیای 10 ساڵ ئەو منداڵەی کە لە هەفتەی ڕابردوو بەداخەوە بەهۆی پەلاماری چەند سەگێکەوە گیانی لەدەستدا کاک عەلی سڵاوت لێبێ زۆر سپاس کاک علی من ئەمەوێت دیارە ڕووداوەکە پێشتر لە ڕاگەیاندەکانەوە گوێبیستی بووین بەڵام ئەوەی کە زۆر جێگەی باسە بەداخەوە ئەو ڕووداوی کە بەسەر ئێوە هات بۆ خۆتان خۆش بن بەڵام ئەوەی کە دوو ئەوەندە باری ئێوەی قورستر کرد ئەو دەنگۆیانە بوو کە بە تایبەت لە میدیاکانەوە بڵاو بوو و دەویسترا کە کەیسەکە بەلاڕێدا ببرێ هۆکاری ئەمە چی بوو و کارزانەوەی ئێوە چی بوو؟ وڵای کاردانی ئێمە ئەو کتا هەر خۆم لەگەڵ سیرچەکان دەرم کرد بە تا خۆمەوە سەکەمای یعنی من پێتەڵێم بەس خەڵکی بێویژان ئەو شتیان بەلا بزانە ئەو شتەوانە بوو ئەو خەڵکە بێویژدانانە شتیان نووسی و لە سەرمان بەڕاستی زۆر زۆر قسەکانیان نابەجێ بوو دیگای قبول نییە بەڵێ ئەو سەگانە پۆلیسی بوون سەگی دڕندە بوون کە لە گەڕەکەکەی ئێوەدا بەخێو دەکرێن نەوەڵایەوە سەگی پۆلیسی بوو هین ماڵێک بوو هین بەڵەڵا نەبوو بەڵێ لە ماڵێکدا بوون بەڵێ ماڵێکی جیرانمان بەڵێ هیچ ئێوە پێشتر ڕێنمایەکتان بە مناڵەکانتاندا بوو کە نابێت نزیک ببنەوە لەو ئاژەڵانە و دڕندەن وەڵای ئەو مناڵی من حەجی زۆر لە سەگ بوو بەڵێ هەر دیوایەتی سەگ بوو ئەگەر سەگی لە شوێنە ببینە ئەچوو بۆ لای ئەگەر بتبەسایەت بەڵێ باشە ینی قسەی ئێوە چییە بە تایبەت کاتێک کە کارەساتێکی وەها لەو شێوەیە بەسەر ماڵێکدا دێت ئەو قسە ناخۆشانەی کە لە دوای کەیسەکانەوە دەکرێت ڕێنمایی ئێوە چییە لە کاتێکدا ئەوە بەسەر ئێوە هات بووی بەسەر کەسانێکی ترنێت وڵای من لەبانەوە جەرگم سوتاوە ئەو کچش هەمویان بەلای ئەو کچە بەلایە ئەمە خۆشەویستی لە دڵمە هەموو هاوسەکان نەزانن کە بکتارکە بدانن لە هەموو کەسێک میوانێکم بەهاتە ئیداری ئەو کچە خۆشەویست بۆ لەلای منە تاک بۆ لەو ماڵەیە ئەو کتە لەدەستم ڕۆیشتووە لەبان ئەوەشەوە ئەم خەڵکە بیویژانە ئاوە قسەی ئەلەق و بەلەقەکەن بەڵێ ئێوە تەرمیلیاتان وەرگرتەوە بەڵێ دووبارە ناشتانەوە بەڵێ ئەرەوەڵام بەڵێ بەداخەوە ئێمە کاکعلی باس لەو ئاژەڵاناکەین کە بێلانەن و لەسەر جادەکانن و بەڕاستی مەترسی دروست دەکەن و جەنابیشت بە دەرلەلیا کۆمەڵێک مناڵی ترت هەیە و تەمەند درێژ بن ئەوان ڕەنگە مەترسی بۆ سەر ژیانی ئەوانی شەبێ ینی ئێوەش وەکو هاوڵاتیە قسەتان چیە لەبارەی ئەو سەگانەی کە لەسەر شەقام و کۆڵانەکاندا بڵاو دەبنەوە وەڵایەوە حەق نییە ئەو سەگانەوە بەڵاو ینی بەڕاستی ئەبێ هەت چارەسەریشی بکەیت خوارەوە نییە بەخوا مناڵمانە تێ بۆ مەکتەب جاروایە سەگ ئەم ناولای کردووە خۆمان ڕۆژمان وتمان ڕەتمان کردە تا مەکتەبەکە ڕۆیەوە بەڵێ دەستان خۆش بێ زۆر سپاس کاک علی کە لەگەڵمان بوویت سپاس بۆ پەیوەندیەکەت ئەگەرم لای میوانەکانم دکتۆر ئەگەر باسێک لەوە بکەین پێشتر ئەم سەگانە دەکوژران و لە ئێستادا ئەم سەگانە بڕیاری ئەوە دراوە کە نابێ بکوژێن بەڵام کۆنتترۆلکردنی 5 بۆ 6,000 سەگی بێلانە ئەگەر چارەسەرێکی گونجاو نەکرێ و بیر لەوە بکرێتەوە کە ئەم سەگانە لە ناو ببرێن لە ڕووی ئاینیەوە تا چەند ئەمە گونجاوە بەڵێ ئێمە طبعا مامەڵەکردن لەگەڵ سەگ لە ئاینی ئیسلامی پیرۆزدا جیاوازە لە عەسرێک لە سەردەمێک بۆ سەردەمێکی تر و لە شوێنێک بۆ شوێنێکی تر چکە سەگەکان بە شێوەیەکی گشتی دەبن بە دوو بەشەوە بەشێکیان سەگێکن کە بە شێوەیەکی گشتی پەلامار نادەن و نەهەنگیر نین و ئینسان زەرەر لە جەستەی ئینسان نادەن وەکو ئەوی کە ڕوویداوە هەندێکی شوێن هەنگیرە و پەلاماری ئینسان ئەدات ئەوان کە نەهێنگیرە ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی کردووە بە کوشتنیان کە نابێ وجودیان هەبێ لە ناو کۆمەلگادا بە شێوەیەکی بربڵاو لە ناو خەڵکە یعنی کۆنتترۆل نەکرابن ئەمانە لەبەرەوەی کەەوە پەلاماری ئینسانەکانە دەن و زەرەریان بۆ مەترسیان بۆ سەر ژیانی مرۆڤ هەیە بەشی دووەمیان کە ئەمەیە کێشەکەی ئێمە ئەمانەی کە لە ناو شار و گەڕک و کۆڵانەکاندا هەن ئەمە ڕێگە نادرێ بە کوشتنیان لە چکە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سەردەمی خۆشیان دەفەرمێت لەولا أن الكلاب أمة من الأمم لأمرت بقتلها فەرمێگە لەبەرەوە نەبووە کە سەگیش
نەتەوەیەکن لە نەتەوەکان وەگلایەتەکە باسماکەی کە خخوای گەورە فەرمی هەموو گیاندارەکان هەر جیهانێک لە گیاندارەکان عومەتێکن وەکو ئێوە پێویستە پارێزگاری لە هەموو ئەو مافانیان بکرێت کە باسمان کرد. بەڵام ئەگەر سەگێک لە حاڵەتێکا بوون منە پەلاماری کەسێک با بە نمونەی ئەو کەیسەیلیا لەم کاتەدا دەبێت لەم کاتەدا بەمەرجێک ئەم سەگە تایبەت نەبێ چکە ئێمە سەگی هەنگی دوو جۆرە جۆرەکە تایبەتە کە مڵکاتی دەگەڕێتەوە بۆ کەسێک جۆرێک هەیەکەوە بەربڵاو و خاوەنی نییە ئەوە کە خاوەنی نییەوە فەرمان کراوە بە کوشتنیوە بێ بکوژرێت چکە هیچ ڕێگەیەکی نییە کە نییە بۆ خۆ پاراستن لە زیانەکانی ئەوانەشی کە تایبەتە و مڵکە ئەمە بەرپرسیارەتی دەوڵەتە وەزارەتی ناوخۆی کە ئەبێت چارەسەری ئەمە بکات هەموو کەسێک مافیەوە نییە سەگی هەبێت کە سەگێک کە پەلاماری خەڵگەدا هەر کەسە بارەزی خۆی لە ماڵەوە سەگێک ببەستێتەوە بەڵکو پێویستە وەک چۆن چەک ئێستا چەک و ئەسلحە ئەگەر کەسێک چەکی پێبێ بەڵام ئیجازەی چەکەڵگرتنی پێنەبێ یا مخالفەی یاساوە دەگیرێت هەموو ماڵێکەوە سەگی پۆلیسی داناوە لە ماڵەکەیدا پەلاماری خەڵکی ئەدات ئەمە پێویستە مۆڵەتی پێ بدرێت چاودێری بکرێت ناوی تۆمار بکرێت و متابعە بکرێت کە لە ڕووی پاراستنیەوە کە ئایا توانای ئەوەی هەیە کە ئەم سەگە پارێزێ و نتوانێت زیان بە خەڵکی ئەو سەگە پۆلیسیانە ڕاهێنانی تایبەتیان بەڵێ ڕاهێنانی تایبەت لە ڕووی تەندروستیەوە کە ئایا بەردەوامە بێ متابعی تەندروستیان بکرێت کە هۆکارێک نەبن بۆ گواستنەوەی نەخۆشی نەک ئەوەی کە بە شێوەیەکی ڕاها هەر کەسێک باخێکی هەبوو کەسێ خانوویەکی هەبوو یەکسەر سەگی پۆلیسی بەرەدای بنێ و بۆی زعاجکردن و زەرەدان لە خەڵکی ئەمە واجب و بەرپرسیارەتی دەوڵەتە کە ئەبێت چاودێری ئەم جۆرە حاڵەتانە بکات بەڵام بێنە سەر ئەمە مڵکە تایبەتەکە وتمان ئەرکی دەوڵەتە کابێت چاودێری بکاو و ڕێنمایی تایبەتی هەبێت کە بتوانن چاودێری بکرێت ئەمما ئەوەی کە لە دەروێ وتمان ئەوەی کەوە نەهنگگیرە ئەکوژرێت بەڵام ئەوەکانی تر پێغمە ساسەڵم دەفەرمێت ڕێگەی نەداوە بە کوشتنی دەفەرمێت ئەمانەش ئومەتێکن وکو ئومەتەکانی کەواتە ئەگەر ڕێگە نەدراوە بە کوشتنی دکتۆرە ئاواز نەزۆکردنی ئەمانە دەبێتە حل دەبێتە چارەسەر کە تۆ نەتوانی بیان کوژی ومانیش بەردەوام لە زیادبووندا بن کەواتە لەم کاتەیە ڕێگە چارە دەبێت چی بێ ئەو نەزۆکردنەی کە لە ئێستادا پەیڕەو دەکرێت پێتان وایە چارەسەرێکی گونجاو بێ بەڵێ خۆی چارەسەری ئەم دیاردەیە لە جیهانە دروستکردنی شێڵتەرە و نەزۆکردنی ئەم سەگانەیە و گەڕاندنەوەیانە بۆ سروشت چونکە ئاشکرا سەگ لە ساڵێکا دوو جار زاوزێەکە لە هەر جارێکا با بڵین بە معدلی 6 بۆ 8 بێچوێ بێ ینی عەدەدەکە زۆر زۆرە ئەگەر سەگێکی نێرومێ بۆ ماوەی 6 ساڵ ئەتوانن 67,000 وەچە بخەنەوە ینی ئەمە زۆر زۆرە بەڵێ کەوا بێ ئەگەر ئەمانە کۆنتترۆل نەکرێن بە شێوازێک لە شێوازەکان شێوازە تەندروستەکان هەم دیاردەیەکی ناشرینە هەم ناتەندروستە و هەم زەرورزیانی شێ بێ لە ئێستادا ئەم نەزۆکردنە جێبەجێ دەکرێت بەڵێ خۆی تا ساڵی 2019 ئەم سەگانە لە ناوەبران لە دوای ئەوە لە ناوبردن ڕاوەستێنرا کە ئێمە لەگەڵ لە ناوبردنانی نۆک و خۆمانک و بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەری وەکو پزیشکی بێت چونکە ئێمە دەستی ئاژەڵین دوای ئەوە کە وەستێنرا ڕاستیەکەی هەر لەو کاتەوە پرۆپۆزەڵ تەقدیم کرا هەم لەلایەن بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەری و هەم لەلایەن ڕێکخراوە ئاژەڵ دۆستەکانەوە بە قایمەت من باسی شاری سلێمانیەکەم بە پارێزگاری سلێمانی کە چارەسەری ئەم دیاریدەیە کردنەوەی شێڵتەرێکە کۆکردنەوەی ئەم سەگانە نەزۆکردنیان لە ناو شێڵتەرەکە و ڤاکسینکردنیان و دەرمانکردنیان بۆ هەندێم شەخۆری دەرەکی و ناوەکی و پاشان گەڕانەوەیان بۆ ناو سروشت ئەمە چارەسەر کە لە جیهانیشا گەڕانەوەیان بۆ ناو سروشت هەمان کێشە دووبارە نابێتەوە کە تۆ نەزۆکە کردن کەواتە زاوزێ ناکەن و هەر بە بۆنەی بڵین دوای دەرەنجامی ئەم نەشتەرگەری نەزۆکردن ئەم سەگانە هێورە بنەوە بە حکمی هەندێک هۆرمۆناتیان با بڵین ئیتر هێورە بنەوە دوای ئەوە کە مرۆڤێک لەسەر جادەکانە ئابێ یا لە کوچە کۆڵانەکان ئابێ کە سەگی گەبینێ ئەڵلقەی کراوەتە گوێچکی دڵنیایی وەرەگرێ وەک وڵاتەکانی راوسێمان کە ئەم سەگا ڤاکسینی بۆ کراوە کە ئەم سەگە نەزۆک کراوە کە ئەم سەگە ترسی نیە یعنی ئەگەر تەنانەت خوا نەخواستە پەلاماری مرۆڤێکیش با کە تۆ ئەبێ مرۆڤ ئەو دڵنیایی هەبێ کە ئەم سەگە ڤاکسین کراوە کە ڤاکسین کراوە کا بێت دوورە لەو نەخۆشیانێکی ئێمە لێ ترسین کە گوازرەوەن لە بینی باشە باسمان لەو نەخۆشی گوازراوانە کرد و باسمان لە نەخۆشی هاری کرد و دەوترێت کاتێک کە تۆ سەگ پەلامارت دەدات دەبێت دەرزیت بۆ بکرێ دەرزی تایبەتت بۆ بکرێ ئەمە تا چەند ڕاستە بەڵێ ئەگەر ئەو سەگا هەڵگری ڤایرۆسی ڕەیبیز بێ کە بێتە هۆکاری نەخۆشی با بڵین هاری بەڵێ ئەبێ لە ماوەیەکی کەمتر لە 48 ساعاتە دەرزی گەزا زۆر بگرێ و مرۆڤەوە لەو ئەمە پەیوەندی بە پزیشکە بەڕێزەکانی مرۆڤەوە هەیە ئەگینا یعنی دەرەنجامەکەی باش نابێت چونکە خۆی ئەو نەخۆشیە کوژەرە هەم بۆ ئاژەڵەکە هەم بۆ مرۆڤیش باش دەستخۆش کاک جوتیار باس لەوە کرێت کاتێک کە تۆ ئاژەڵ ماڵی دەکەی لە ڕووی دەرونیەوە ئارامیەک بۆ ماڵە و بۆ خێزانە و بۆ کەسانە بەخشێکە ئەم ئاژەڵە ماڵیەکەن
ئەگەر ئەمە ڕاست بێت و ئەمە هاوکار بێ بۆ ئەوەی کە تۆ بتانی بەشێک لەو ئاژەڵانەی کە لەسەر شەقامن و کە بێلانن هەرێکێک لە لای خۆیەوە ئەگەر سەگێک دوای ئەوەی کە کوتانی تەواوەتی بۆ دەکرێت و ڤاکسینەکان وەردەگرێت بهێنێتە ماڵەکەی خۆی بدوانێ مشتێکی باش بێ ئەم ئارامیە تا چەند ڕاستە بۆی کە تۆ کاتێک ئاژەڵێک لە ماڵەکەدا بێت ئارامیەک بە خاوەنەکەی ببەخشێت ڕاستەکەی دووسەرەیە ینی ئێستا بنمونە لانی ئەوەی کە پێشتر بە ئاماژەم پێکرد لێکەوتی کۆمەڵایەتی بوو بەڵام لانی دەرونی ئێستا جۆمان لە باوکی لیا بوو ینی ڕاستە ئەو جەرگ سوتاو بووە بەداخەوە ینی هەموو کەسێک کە جەرگ سوتاوە بێ ناخۆشە زۆر بەڵام بۆ ئەو دوو جار ناخۆشە ینی لانی دەرونیشی بەردەوامە سەرکۆ نەکراوە ئیتر ئەم قسە و باسە لەسەری ڕەنگە بۆ 20 ساڵ بۆ 30 ساڵی کە بخانێ ئەو ینی جاری وهەیە بەداخەوە ینی خەڵکمان هەیە سەگێک یا مارێک یا ئاژەڵێکی تر پەلاماری داوە لی بووە بە ناوی دووەم بۆ بە نازناو ئەو پیاوەی کە سەگ پەلاماریدا ئەو ژنەی کە مار پێیوەدا یعنی مەبەستمە ئەمە ئەبێ بە بابەتێک کە لانی دەرونی بەردەوام جارێکی تر لایەنە کۆمەڵاتێکی باسمان کرد لایەن دەرونەکەشی جارش ئەزیەتێ هەر لە کوردەواری خۆماندا شتێک هەیە قسەیەک هەیە کاتێککە بۆن وە کەسێک مار پێوە یا دوو پشک یا سەگ ئەڵێن ئەو کەسە مارانگەستە واتە زۆر ئیتر تەواو حەزەر لەو شتە ئەکات و جارێکی تر نابێ بەلایە بچێت بەچاوێکی ئاسایی سیر دەکرێت ئەمە لەلایەک لەوەی کە جەنابەت باست کرد ینی ڕاستە ئاژەڵ لایانی دەرونی زۆر جار کۆمەڵک ئاژەڵ باڵندا ینی ئەوانە بۆ ئەو لایانی دەرونی بەکاردێت بەڵام ئێمە تکایە ینی مەبەستمەوە تەنها واقعەکە باسەکەین لایەنگری دوژایەتی کردن نییە بەڵام باوەڕکە ینی ئەمەش لێکەوتیەکی تری جارێکی تری سیستەمی سەرمایهداری و ینی ئەو سیستەمە جیهانگیریە کە ئێسێمەتیاژی لە بیرت نەچێ و سەگانەی کە لە ناو ماڵان بۆ جوانی ڕاگیرێن و پەروەردە و بەخێوەکرێن نرخیان زۆر زیاترە لەوانەی کە ڕەنگە بەدیان بێ ڕەنگە دکتۆرە لە منش باشتر شارەزابێ ینی پارەیەکی زۆری تێ لە وڵاتانی تریشەوە لە وڵاتانی تر ینی پاسپۆرتی تایبەتیان بۆ دروست کراوە یعنی ئێستا ناوچەمان هەیە لە هەرێمی کوردستان سەگەکەی لە سەر و 50,000 دلارە یعنی یەک سەگ سەر و 50,000 دلار ینی ئەمە ئەواتە بە خەڵکێکی ئاسایی ناکردێن ئەم سەگانە بەڵام ئەو سەگانەی کە ئەو ئاژەڵانەی کە لەسەر جادە و شەقامەکانەکەون بەداخەوە بەڵام ڕەنگە بتوانانی بە پارەیەکی زۆر کەم هەندێک ڤاکسین و هەندێکین و بهێنین تەماڵەکەی خۆت و بەخێوی بکەیت و لەو چارەسەرکردنی ئەو بابەتەشە ڕۆڵێکت هەبێت ئەتوانی ینی ڕۆڵتە بێلانی چارەسەر خاوەنکردنەوەی ژینگەی شارەکە دوابی بە بەڕاستی بەکردداری ئەتوانی بیسەلمێنی کە مرۆڤێکی ئاژەڵ دۆستی ئەمە لایەکیکەوی کە ئێمە منداڵەکانمان چۆن مامەڵە لەگەڵ سەگەکان کرد پێشتیش ئەمە پرسیارەکەت ئەوە بوو بەڕاستی گرنگە ینی خێزان کاتێک لەگەڵ منداڵ یا پەروەردی منداڵەکەی دەکا بەرامبەر بە سروشت ینی چۆن گرنگە فێریان کە نەمام و سەوزایی خراپ نەکەن ئاواش گرنگە فێریان کا چۆن لەگەڵ سەگێک لەگەڵ مارێک مامەڵە بکە ینی گرنگە فێری کاشازانی کێشەکە چیە ئێستا بەڕاستی کێشەکە ینی ڕەنگە ئەوەی کە گوێبیستی باوکی ئێلیا بێت گومانێکی لەلا دروست بێ ینی ئێمە باس لەواکەین کابێ ئامۆژگاری منداڵەکانمان بکەین بۆی کە ئازاری ئاژەڵەکان نەدەن بەڵام باوکی لیا باس لەواکە کە منداڵەکەی زۆر ئاژەڵ و بەتایبەت سەگی خۆشویستووە یعنی هەر ئەم خۆشەویستیە وای لێ کرد کە نزیکی ئەو ئاژەڵانە بێت کاتە لەم کاتە ینی تۆ نازانی شایەتمان بە کام لا بێنیت هەر جوانترین نمونە ئەو کچە بەڕێزی ناو زانکۆی سلێمانی یعنی بزەبت ئێمە لە ناو سیستمی پەروەردەی ئاڵێ ساگ مرۆڤ دۆستە سەگ جوانە سەگ میرەبانە دایک و باوکمان هەروە فێریان کردوین ئێدەی بەڵام کچێک کە ئەوێ لەگەڵ سەگە یاری بکە هەموو ئەو مێژووە پەروەردەیە کە هێناوێتی لەگەڵ خۆی تێڕوانینێکی جوانی هەیە بەرامبەر بە ئاژەڵە بەڵام کە لێ نزیکە بێتەوە سەگەکە پەلامارێدا قۆڵی ئەخوایان پارچە پارچێکاوی کە بینیمان بۆیە بەڕاستی گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان وەکوی کە بەردکتۆرە بەڕێزان ئەماژیان پێکرد یان بیر لەوە بکاتەوە یا ئەم سەگانە بەڕاستی ینی نەخۆشیە هاری و ئەو شێوازی پەلاماردانیان لە ڕووی ڤاکسینەوە بێکەم کاتەوە یا ئەوە تا ینی لە ڕێی پەروەردەوە ینی بەڕاستی پەروەردە ڕۆڵ بجێڕە میدیا ڕۆڵ بژێرە خێزان جارێکی تر دامەزراوە ئاینەکان هەمویان بێکەوە ینی لە نوێ ینی ئەبدەیتی سیستەمی پەروەردەی خێزانی پەروەردەی کۆمەڵاتی مام بکەینەوە بووی کە بتوانین چۆن مامەڵە لەگەڵ دەست خۆشەکەرە وڵات کاک جوتیار بەسمان لەو شەڵدەرانە کرد کە پێویستە هەبن هەر لە تازەترین ڕوونکردنەوەدا سەرۆکاتی شارەوانی ڕوونکردنەوەیکی داوە دەڵێت ئێمە شەڵدەرێکمان دروست کردووە کە 5 دۆنمە لە نزیک بازگەی عربەت و دەڵێت 3 ئۆتۆمبیل و نزیکی 20 کارمەندمان بۆ دابین کردو لە مانی 2022 تەواو بووە کێشەی ئەو شەڵدەرە لە چیدایە زۆر باشە بە دڵنیاییەوە وەڵامی پرسیارەکەت بە وردەکاریەوە دەمەوەگەر ئیجازەم شتی زۆر گرنگ باسکرا ینی هاوڕێیان باسییان کرد لەگەڵ کاکتۆر باسیەوە کرد کە بۆچی سەگ لە کۆڵانەکاندا هاتۆتە ناو شارەکانەوە بۆ ژمارە زۆرە هۆکارەکەی هۆکارێکی خراپ نییە
یعنی خەڵک بە بەراورد بە 20 ساڵ 30 ساڵ پێش ئێستا چینێکمان بۆ دروست بوو کە ناتون دوتیژە کە میهرەبانە، یعنی تۆ ناتوانانی بڵێ میهرەبانی ئەم کێشەی دروست کردووە، شتێکە لە ئەسڵا باش بوو ناتوانانی بڵێ خراپە، ناتوانانی بڵێ بە گەنجێک کە لە دوای دەوامەکەی بە 5,000 دینارەوە کە هەموو سەروەتەکەیەتی ئەروە قاچی سەگێک تیمار ئەکاکە من بە سیارە لێمداوە بی ئێخێم گەنجە بگری بڵی کێشەی ئەم شارە تۆی تو ئەو میهرەبانی و ئەو دڵە جوانەتە، یعنی ئەمە نقطەیە کە زۆر جار خەڵکی بێ ئینساف لە سوۆشەڵ میدیا لە شوێنی تر بەم شێوەیە، یعنی ئەوەی کە ئاژەڵ دۆستانێکن ئێمە خەریکی ئەمین، ئێمە خەریکی لەگەڵ جوتیارە باسی پەروەردە و باسی ئەوەتان کرد، یعنی ئێمە لە ڕێگەی ئەم ئیشەمانەوە دوو جۆر مناڵمان ناسیوە کە من نتوانم لە هەر جۆرێکیان بە دەیان هزار نمونەت بۆ بێنم کە زۆر ترسناکەن. مناڵێکیان ئەوەیە کە بێ ئەنداز خەریکی توندوتیژیە کە تەمەنی 10 ساڵە یەت گەڕک نەماوە کلک و گوێی سەگیتیانە بڕێ، گەڕک نەماوە پەد نەکاتە کە ئەم منداڵە گەورە بوو چاوەڕی ئەوەی لێ بکە و هەموو تاوانی کە ڕوئەدا ئەوەیە. لە بەرامبەرە جۆرێکی تری مناڵمان ناسیوە کە تووشی ترۆما ئەبێ، زەبری دەرونی لەگەڵ یا گەورە ئەبێ. من خۆم چوومەتە بەکرەجۆ دە مناڵی هەمووی مناڵی سەرەتایی هاتوونەتە دەرەوە بە دیار سەگێکەوە کە فیشەکێک نراوە بە تەپڵی سەریەوە گریاون، کاکجوتیارە زانێ ئەمە لەگەڵ یا گەورە ئەبێ. بۆ ئەم حاڵەتە ڕوویداوە وڵا کاک فلان دوو جار چغی لێ کردووە نەڕۆشت و توێتی بۆ فیشەکەی ننێن بەسەریەوە، بەڵام لەو کاتەیە ئاگای لەوە نی، ینی ئەمە سەقافەی گشتیە، ئێمە خەریکی سەگبازی نین، ئەمە بنیادنانی نەتەوەیە. شار بەس بە بینا نابێ بە شار، بەو گەنجەش ئەبێ بە شار کە ئێستا باسم کرد، بەو ڕێکخراوە بەو گروپە و بەوە ئەبێ بە شار، ینی ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە زۆر مەبەستم بوو. یەک تێبینی زۆر خێرا ئەوەی کە خەڵک بێویژدانێکی گەورەی کرد ڕاستە، بەڵام ڕاگەیاندن بێویژدانێکی گەورە ئەکات، یعنی ئێمە زۆر بەوازحی جێ دڵخۆشیە کە هەڵمەتی سەگکوشتن، ئاژەڵ کوشتن، ڕوح کوشتن وەستاوە زۆر باشە، بەڵام کۆمەڵێک ڕاگەیاندن زۆر بە لایەندارانە، یعنی ئەوە کە ئارگومنتەکەیان پیشەیبوونی تیانە یەت ئێوێ ئەم ئیشە بە خەڵک بکە، ئێوێ خەڵک بای ئەوەندە پڕ کاتەوە لەم ئاژەڵانە کە ئیتر وە بەردەوامیشە ئەمە، ینی ئەوە شتێک نییە کێشەکە ئەوەیە خەڵک ئێستا تحلیل بۆ هەموو شتێکەکە، ینی هەر یەکێک لە لای خۆیەوە بۆی کە تحلیل بکە. ئەمەیە کێشەکە، بەڵام ئەو هاندانی کە ئێستا پیج سوۆشیال میدیا ڕاگەیانەکان بوو وەکو وتم تەسریحە لایەندارانە کە دژی ئەو ئاژەڵانن و ئەکەن ئەیانەوەی ئیشەکە بخەنەوە دەستی خەڵک و بینی ویشمانە هەمومان لەم چەند ڕۆژەیە لە دوای ڕووداوەکەی زانکۆ لە دوای ڕووداوەکەی باوکیلیا بینیمان بە دەیان هزار کۆمێن نووسرا کە من خۆم لەمە دوا دەستەکەم بە سەگکوشتن کە من خۆم، ینی ئەمە زۆر کێشەیە بەڕاستی ئەم ڕووداوانە لەکوێ ڕوئەدەن، ینی نقطەیەکی تر کە زۆر گرنگە با من ئەمەوێت بەشتە هەرە گرنگەکانەوە بەڕاستی باسی پەرلەمان و یاساکە. لە ساڵی 2009 پرۆژە یاسا لەوێ پەرلەمان دەستت خۆش بێ زۆر باشە 111 ئەندام پەرلەمان کۆکەیتەوە 3 سعادا ئەنیشی بۆ ئەوەی بەروار بکەی بەڕێکە و دەستی خۆش بێ لە ڕووی زمانەوانیەوە ڕاستە لەگەڵتام لە گەرمەی کێشەی گەورەیە لەم وڵاتەیەدا ئەنیشی بۆ بابەتی تر ئەو خەڵکەی کە تۆیان خستۆتە سەر ئەو ئیشە ئێستا کێشەی ئەمەی هەیە تۆ داوات لێ کردووە چارەسەرت بۆ بکە وەکو ڕێکخراوەکە دڵنیاییەوە ئەو کێشانەتان گەیاندۆتە پەرلەمان تەسەلی لایە پرۆژە یاسای تێروتەسەلی لایە بەڵام لە لیستی ئیشەکانی پەرلەمانە لە خواری خوارەوەیە کاکە بە قسەی ئێمە مەکەن ئێستا خۆبوو بە کێشەی خەڵک 2009 بەو شێوەیە زەق نەبوو ئەتان دێەوە خەیاڵ پڵاون و کۆمەڵی خەڵکی ناسکۆڵا هاتوون باسی ئاژەڵمان لەگەڵەکان ئێمە واز لێ ئێمە بێنە بەس خۆ ئێستا کێشەی خەڵکە ئێدا بنی شەبیکە بە یاسا یعنی ئەم مەوزوعە باشە ئەمەوێت زۆرترین وەڵام وەرگرم لێت کە کاتم زۆر کەم ماوە لەگەڵ لایانی پەیوەندیدار و بە تایبەت شارەوانی ئەوە چیتان کرد زۆر باشە بەنسبەت لە دوویەک و لە 12 یەکەوە کە شێڵتەرە کراوەتەوە ئێمە لە هەفتەیەک لە دوای کردنەوەی شێڵتەرەکەەوە دەستمان بەو شێڵتەرەوە بووە بەبێ پێفرۆشتنەوە بە خۆبەخشانە بە ئەرکی خۆمان ئێستا تەواو بووە شێڵتەرەکە بۆچی ینی ئامانج لەم شێڵتەرە چی ئێمە ئامانەوەم شێڵتەرە چیمان بۆ بکە ئێستا من پێش ئەوەی بێم تەسریحێکم گوێ لێ بووە باشە بەڕێ سەرۆکی پارتی سەوزە ئەڵێ لە سلێمانیان 14,000 سەکەیە با ئێمە نیوەی بۆ لابین 7,000 سەک ئەگەر هەر 7,000کەش تۆ سەرکەوتوبی لە گرتنی ئەو شێڵدەرە ئەوەندە ناگرێت باشە من پرسیاری ئەوە بکەم بەلانی کەم چەند سەگ دەتوانێت لەو شێڵدەرا کۆکەیتەوە یعنی ئەگەر تۆ مەجموع باسکەی بۆ نمونە ئەگەر 6,000 بۆ 7,000 سەگ لە شاری سلێمانیا هەبێت چەند شەڵدەری پێویستە تا تۆ بتوانی هەموم سەگانە کۆکەیتەوە ئەگەر توێ پرۆژەکەت سەرکەوتوو بێ وەکوەوەی کە ئەو برادەرە قسەی ئەوە نەقلیەکەم هیچ سعاتێک پێش ئێستەیە ئەڵێ 2,000 سەگی بۆ براوە 1,000 مردووە ئەگەرەتەوێ ئەمە دووبارە نەبێتەوە
بە هەموو سێکشنەکانیەوە جێگەی 1000 سەگ نابێت جێگەی 1500 سەگ نابێت. کەواتە چارەسەرم پێ بڵێ زۆر بەکوێ زۆر باشە. وەکوتم واز لە ڕێکخراوەکان بێنن بە ڕێزێک لێرێ پزیشکی فێتەرنەریە لە ناو حکومەتە ینی ڕێکخراو نییە ئەوەی لە ناو حکومەتایە ئەڵێ 2 سەگ ئەتوانن لە 6 ساڵا ببن بە 6,000 ئێ باشە شارەوانی و خەڵک یعنی چی تۆ پێ دوایە لە 6 ساڵە عفونکە لە 6 ساڵە ببێ بە ئەوەندە 1000 یعنی چی تۆ پێ دوایە کوشتنیان چارەسەریانەکە خۆم سەگانە ناڕێن لەبەر ئەوە چارەسەر ڕاستەقینەکە ئەوەیە لە جیاتی جارێک 10 جار پێیان وتراوە 10 جار بە هەمووش وە لەگەڵ چارەسەرەکە ئەم نقطەیە زۆر گرنگە 10 خاڵمان داونەتێ 2 خاڵیان ئەرکی حکومت بە و تومانە ئەو هەشتەی تری ئیشە بۆ خۆمانی ئەدۆزینەوە ئێوە ئەو دوانە جێبەجێکەن ئەمە لەو هەشتەی ترا دکتۆراواز خۆی ئاگادارە و تومانە تۆ تیمێک بنێرە بۆ عملیات من سەگەکەت بۆ ئەگرم من ئەیهێنم من ئەیبەمەوە من ڕۆژانەیەم خواردنی بۆ دانێم یعنی بەڕاستی ئیتر خۆ ڕێکخراویش یان ئاژەڵ دۆست و هەر ئەوەی پێ ئەکرێت کەواتە ئەوەی پێویست بە وەڵامی خۆت تۆیایەوە لەسەر ئەوەی کە ڕێکخراوە ئاژەڵ دۆستەکان لەم بابەتەدا تا چەند بەرپرسیارن زۆر بە کورتی هەرێکەتان دو قسەی خۆتانم پێ بڵێن کاک جوتیار. وڵا ڕاستەکەی ئەمە پێویستمان بە هۆشیاری کۆمەڵایەتیە پێویستمان بە هۆشیاری خێزانی هۆشیاری پەروەردەیە بۆی کە ڕاستەکەی ئۆکوی کە یەکەم خاڵی قسەی جەنابیشە زۆر گرنگ بوو ئەوەیە کە ئێمە هێشتا ژێکلا نەبووینەتەوە کە ئایا ینی لە ئەنگری کامیان بکەین لە ناوبردنیان هەر مەترسیدارە و بۆم شێوازە هێشتنەوەیان هەر مەترسیدارە بۆیە گرنگە بەڕاستی حکوومەت هێرێمی کوردستان ئەو شێڵتەر و شێوازی مامەڵە تەندروستی کە دکتۆرە باشتر ئەزانێ پێڕەویان کا لەگەڵیان و هۆشیاری کۆمەڵایەتی خەڵک و خێزان ببینە ئاستێک لە ڕێی میدیاوە ڕێی دامەزراوە فەرمی و نافەرمیەکانی هەرێمی کوردستان بۆی کە کەمترین لێکەوتی دەرونی کۆمەڵایەتی لێ بکەوێتەوە و کاریگەریەکانی ئەمەش لە بەرنامەکەی ئێمەش ئەوەیە کەمترین کارەسات لەم کەیسانەدا دروست بێت. بەڵێ دکتۆرە وەکو چارەسەر بۆ ئەم دیاردەیە هەنگاوێکی پچکۆلانە نراوە بەزێ بەرزبوونی نرخێنینکردنەوەی ئەم شێڵتەرەیە لە سەرەتا ئاستەنگی زۆری هاتووەتە بەردەم زۆر ڕێگیری هەبووە چونکە خۆمانەزانین حکوومەت لە هەموو لایەنەکانی ترات چۆنە بێگومان ئەمیش لایەنێکە لەو لایەنانە بەڵام بێئومێد نین من خۆم شخصیان بەرچاوم گەشە بۆ ئەم مۆزوعات چونکە نەبوو عەدەدەیە کە مەسەرەن سۆشیال میدیا باسیەکە 2000 بۆ 1000 ماوەتەوە چونکە ئێمە لە یەکەم ڕۆژەوە کەم سەگانە چونەتە ناو ئەو شڵتەرە تاگیرمان بکردوون یعنی خۆی نزیکی 400 بۆ 500 سەگ برانەتەوە ئێستا نزیکی 300 سەگی لێ ماوە حالیەن لە فترێکی زەمانیا بەداخەوە هەندێکیان مردار بوونەوە کە جێگەی دڵتەنگی هەموو لایەکمان بوو ئەم سەگانە هەموو ڤاکسین کراونەوە ینی لەناو ئەم شێڵتەرەیە ئەمانە نەزۆکە کرێن کە نەزۆک کران ئەبرێنەوە ناو ژینگە وردە ئەوەی کە پێشنیاری ئێمە و بەلایەنی پەیوەندیدارەکانمان وتووە وردە بە پێی ناوچەکان ئەم سەگانە کۆ بکرێنەوە جارێکی تر و بە پێی ناوچە هەم ڤاکسین بکرێن هەم دەرمانی مشەخۆری دەرەکی و نەزۆکردنەکە چارەسەرەکەمان ئەمێ و جیانی شەهرەوە جەنابتان بە کورتی سپاس. ئێمە دوو پەیاممان هەیە یەکەم لە ڕووی ئاینیەوە ڕوو لە تاکەکانی کۆمەلگا ئەکەین کە دروست نییە بە هیچ شێوەیەک هیچ کەس پەنابەرێتە بەر لە ناوبردن و کوشتنی ئەم سەگانە شکەوە حەل و چارەسەر نییە بەڵکو لەوانەیە کێشەی تەندروستی زۆر زیاتری لێ بکەوێتەوە و پەیامیشمان بۆ دەوڵەت ئەوەیە کە بەرپرسیارەتی دەوڵەتە بە تایبەت وەزارەتی تەندروستی و شارەوانی کابێ چارەسەرێکی زۆر بەپەلە بۆ ئەم حاڵەتە بدۆزێتەوە بە کۆکردنەوەیان لە شەڵدەرە یا چەند شەڵدەرێک و لێدانی ڤاکسین و نەزۆکردنیان بۆی کەوا ڕێگیری بکرێت لە بڵاوبوون. دەستخۆش دکتۆر عەبدولفەتاح حوسێن مامۆستای زانکۆ سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دکتۆرە ئاوا سەردار لە پرسیاری هۆبە بێتەرلەری بەکرێجۆ سپاس بۆ بەڕێزیشتان. جوتیار فەتاحی کۆمەڵناس زۆر سپاس بۆ ئێوەش بەڕێز جوتیار ژاژلەیی لە ڕێکخراوی پاکۆ سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشتان. ئێمەش بە هیوای ئەوەین کە ئەم کەیسا کۆتایی بێت جارێکی تر ئەو کەیسەی کە بەسەر ماڵی لیا و چەنەها خێزانی تردا هاتووە دووبارە نەبێتەوە و مافی ئاژەڵەکانیش پارێزراو بێت. تا بەرنامەی داهاتوو بە ئێوەی ئازیز دەگەمەوە شاد و بەختەوە.